لە درێژەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری لە چەمچەماڵ کۆبوونەوەی گشتی ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی لیژنەی ئامادەکاری کۆنگرەی پێنجی کۆمەڵ بەڕێوە چوو لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ و لە سەرجەم ئۆرگانەکان و ئەنجومەنەکانی سەر بە مەڵبەندی چەمچەماڵ لە 4 شوێنی جیاواز و لە 2 کاتدا کۆبوونەوەی گشتی بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە بەڕێوە چوو. بۆ لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بەپێی پلان و نەخشەیەک کە بەرنامەمان بۆ داڕشت بوو کارەکانی کۆبوونەوەی گشتی مەڵبەندەکانمان دەست پێ کرد. سپاس بەخوای گەورە ئەمڕۆ نۆیەم مەڵبەند لە کۆی 12 مەڵبەندی کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ کارەکانی کۆبوونەوەی گشتی ئۆرگانەکانی سنووری مەڵبەندی چەمچەماڵمان بە پایان گەیاند کە بە شێوەیەکی باش توانیمانە بەپێی ئەو پلانی کە نەخشەمان بۆ داڕشت و کارەکان ڕاپەڕێنین. بەدەمەوە هاتنی ئەندامان ئۆرگانەکان تا ڕادەیەکی باش بوو، جێگەی دڵخۆشیمان بوو، هیوای سەرکەوتن بۆ ئەندامان دەخوازن. ڕۆ لە 4 شوێن لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ کۆبوونەوە گشتیەکان ئەنجام درا لە 2 کاتی جیاوازدا. لە کاتژمێر 2 هەرێک لە ئەنجومەنی تەکیە شۆڕش چەمچەماڵ لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ بۆ خوشکان وێڕایەوەی کە ڕێکخراوەکان و چین و توێژە جیاوازەکانیش بەشدار بوون تایە. لە کاتژمێر 9 بۆ برایان کاتژمێر 9 شەو بە هەمان شێوە چین و توێژە جیاوازەکان بەشدار بوون وەکو زانایان، وەندازیاران، وەکو تەندروستکاران، ئەو ڕێکخراوانەی کە لەم سنوورە هەن لە کۆبوونەوەی گشتیەکان بەشدار بوون و نوێنەری خۆیان هەڵبژار بۆ ئەندامی کۆنگرە. دیارە گومانیتیانە کۆنگرە و وێزگەیە کە بە شێوازێکی شەرعی بە شێوازێکی یاسایی گۆڕانکاری تیاکە حیزب و ئەو خەڵکی کە پێکەوە عەدوو بەڵێنێک هەیە لە بینیانە نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆەوەی کە لە ماوەی ئەو 4 ساڵەیە کارەکان ڕاپەڕێنێ. ئەندامانی کۆمەڵی دادگەری بە گەرموگوڕیەوە بەشداری کۆبوونەوە گشتیەکان دەکەن و بە ئومێدەوە دەڕوانە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵ و گەشتبینن دەرئەنجامەکانی کۆنگرە دەبێتە وێزگەیەکی نوێ بۆ خزمەتکردنی دین و ژینی خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە ئەنجومەنی چەمچەماڵ بەشداریم کۆبوونەوە گشتیمان کردووە، هیوادارین کۆنگرێکی سەرکەوتوو بێت و بە سەرکەوتوی ئەنجامدرێ ئینشاڵڵا ومێدمان وایە لە ساڵانی پێشووتر یعنی بە گوڕوتینێکی باشەوە ئەندامان بەشداری ئەکەن و ئەنجامێکی باشە بێ ئینشاڵڵا. ئەمڕۆ بەمبەستی خۆ ئامادەکردن بۆ کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کوردستان کۆبوونەوە گشتەکان لە سنووری مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان لە تەواوی ئەنجومەنەکان بەڕێوە چوو. دیارە لە ناو شاری چەمچەماڵی جێمەوەکو ئەنجومەنی چەمچەماڵ لێرە کۆبوونەوە گشتەکان ئەنجام درا. دامانی ئێمەش بەو پڕی قەناعەت و بیر و بڕوا بۆ بڕی حەماسەتەوە بەشداریان کرد لە کۆبوونەوە گشتەکانی کۆمەڵی دادگەری کوردستان بە تایبەتی لە سنووری مەڵبەندی ئێمەیە کە ئێمە بەڕاستی زۆر سپاسیانەکەین کەوا لە ماوەی 4 ساڵی ڕابردوو چ خوشکەکانمان چ براکانمان چ بەش و ئۆرگانە جۆر بە جۆرەکانمان بەو پڕی لێبڕاوی بەو پڕی توانا و ماندووبوونەوە لە ئۆرگانە جۆر بە جۆرەکانە کاریان کرد. ئەمڕۆ کەش هاتن دووبارە متمانەی خۆیاندایە بە خوشکەکانیان و بە براکانیان بۆی کەوا لە کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کوردستانە کە ئێمە ئومێد دەکەین گۆڕانکاریی جێوەری تیا ڕووبدات. کۆمەڵی دادگەری لە ئێستادا سەرقاڵی ئامادەکاری و دیاریکردنی ئەندامانی کۆنگرەیە بۆ بەستنی کۆنگرەی پێنج لە ڕێی کۆبوونەوە گشتیەکانەوە ئامادەکاریەکانیش بۆ ئەو مەبەستە لە قۆناغی کۆتاییدان تاکو ئێستا بەشێکی زۆری کۆبوونەوەی مەڵبەندەکان کراوە بڕیار وایە لە هەفتەی داهاتوو سەرجەم کۆبوونەوەکان کۆتاییان پێبهێنرێت. ڕەوی محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.